وەرزی سەرماوسۆڵەیە و حکوومەتیش هیچ پلانێکی نییە بۆ دابەشکردنی نەوتی سپی ماڵان. بۆیە لە چوارچێوەی ئەو هەڵمەتی ڕاگەیاندووە دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان لە سنووری چەمچەماڵ و تەکیە و بەردە قارەمان نەوتی سپی بە سەردەیان خێزان و ماڵی هەژاردا دابەش کرد. نەوتی هی ئێرە زۆر پێویستەیانی ئەو نەوتەکە هێنایانە بۆ خەرشی فەقیر و هەیە 6 ساڵەوەری نەگرتو هەیە 7 ساڵەوەری نەکردو زۆر چاکەوە بۆ لەو کاتە وەرزە سەرما و سۆڵێ زۆر باشە. خوا پاداشتانداتەوە دەستان خۆش بێ و خێرەشی زۆر گەورەیە بۆ منداری بێباک و بۆ فەقیر و معاشی کەمە و خانشینی کەمە و بە خێراتنتانەکەن دەستان خۆش بێ. دەستخۆشی لە ئێوەش و ئەو خێرخوازەشەکەم زۆر پێویستمان پێێتی بەڕاستی زۆرە بۆ ئێمە خوای گەورە ئەو خێرخوازە خوای گەورە لە بەڵام سیبەت بیپارێزێ خێر و بەرەکەت برچێتەمان خۆی و ماڵ و بناڵیان خوای گەورەی شەڵا بێتە خێرێکی گەورە بۆ قیامەتی شەڵا خوای گەورە مادەمە خێرخوازانە دڵی مناڵی بێباک خۆشەکەن شەڵا خوای گەورە مژدەی بەهەشتیان پێدا. ئەمە چەند جارێک لە لای وێن دەستگای خێرخوازی بەخشینەوە ئێمە نەوت وەرەگرین دەستخۆشیتان لەکەم لە ئێوەش و لەو خێرخوازانش. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ڕێگەی دەستگای بەخشینەوە موچەی ئەم مانگەی بۆ دابینکردنی نەوتی سپی ماڵان دابین کرد و بە هەزاران لیتر نەوت دابەشی سەر خێزانە هەژار و کەم دەرامەتەکان لە شار و شارۆچکەکانی کوردستان کرا. دەستگای خێرخوازی بەخشین بە پێویستی زانی لەم وەرزستانەیە بە تایبەتی دەڤەری برین منتیقەی تەکیە زۆر ساردا داوامان کرد کە دەستگای خێرخوازی بەخشین نەوتمان بۆ دابین کە بەڕاستی پێویستمان پێێتی بۆ فەقیر و هەژار. خوای گەورە پاداشی کە عەبدولسەر مەجید فراکسیۆنی کۆمەڵ بداتەوە کە ئەو بڕیارێکی دابوو ئەو پارەی لەموو داوەری ئەگرێت لە پێناوی فەقیر و هەژارە سەرفی بکات. خوای گەورە پاداشی باتەوە ئەم جارە موچەکەی داوە بە نەوت 10,000 لیتر نەوتی کڕیوە 10,000ەکەی داو بە مەڵبەندی چەمچەماڵ کە ئەوان لێوە تەوزیعیکەن بەسەر فەقیر و هەژارە. دەستگای خێرخوازی بەخشین لەژێر دروشمیمان نەقەسە سەدەقە من مال لە هەموو وەرزەکانە پرۆژەی جۆربەجۆری هەیە. ئەم وەرزش کە ئێستا وەرزی سەرما و سۆڵەیە دوای کات دەسەڵات بێباکێکی زۆری پێوە دیارە. دەستگای خێرخوازی بەخشین باوکاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کوردستان هەڵسا بە دابەشکردنی نەوت و سەمەنی لە هەموو شار و شارەچەکان دیار ئەمڕۆژ لە سنووری قەزای چەمچەماڵ ئەم پرۆسەیە بە ڕێوەچوو لا ئێمە تقریباً نزیکەی 70 بۆ 80 خێزان لی سودمەند بوون. ئەوان سنوورەکانیان جیاوازە لە تەکیە ژمارەی زیاتر خەڵکی سودمەند بووە واروها لە بەردە قارەمان لە بازیان لە ناوچەی قەڵاسیەوەکە لە ڕۆژانی داهاتوودا لە ناوچەی شۆڕش و گوندەکانی دەوروبەری بەردەوام بێت. بەڵام ئەوەی کە تایبەت بە قەزای چەمچەماڵ و ئەمڕۆکە لا ئێمە 70 بۆ 80 خێزان سودمەند بووە لەو بڕۆستەمەنەی کە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کوردستان دابینی کردو بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت. دەستگای خێرخوازی بەخشین هەمیشە لانکەونەوەی هەژاران و خێزانە دەستکورت و هەژارەکانی کوردستانە لە هەموو وەرزێکدا بەخشینەوڵەکانی دەخاتە گەڕ بۆ هاوکاری هەژاران و کەم دەرامەتان. هەر بۆیە لەم وەرزی زستان و سەرمایەدا بەخشین بە هاوکاری فراکسیۆنی کۆمەڵ و خێرخوازان بە هەزاران لتر نەوتی سپی بەسەر هەژاران و ماڵە بێباوکەکاندا دابەش کرد. چیانوری کەناڵی پەیام چەمچەماڵ.